قەزای ڕەواندوزە. ئەو قەزایە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر. هەڵکەوتەی جوگرافی باسروشتێکی جوان و پڕ لە ناوچەی گەشتیاری دەناسرێت و هەوایەکی پاک و ئاوێکی سازگاری هەیە. یەکێک لە تایبەتمەندیەکانی تریە و ناوچەیە ڕۆحی هاوکاری و کاری هەرەوەزیە بۆ خزمەتکردن بە ژینگە و خەڵکی ناوچەکە، بە تایبەت ئەوانەی بێناز و بێکەس و کار و کەم دەرامەتن. لە بەرنامەی سەربازی ونی ئەمجارە چیرۆکی خۆبەخشی و گیانفیدایی کۆمەڵە گەنجێک دەگێڕینەوە کە ئامانجێک کۆی کردوونەتەوە، ئەویش خزمەتکردنە بە ژینگە و پاراستنی دەبەرەکەیانە لە پیسی و هەرزیانێکی سروشتی و دەستگرتنی خەڵکی هەژار و کەم دەرامەت و لە ئامێزگرتنی ئەو کەسانی کە بێنازن و خاوەن پێداویستی تایبەتن. ئەو گەنجانەش بەشێکیان پێشمەرگەن و هەندێکیشیان کرێکار و فەرمانبەرن. ئەو کۆمەڵە گەنجەی کە ئێمە هەرەسین بەو کارە بووینە درەسێک بۆ ئەو کارانە، بۆ زۆر جار تەماش تێ دەکەین کە پێویستێک دەبی یان کارێک لەو بابەتانە دێتە پێش خەڵک پەیوەندیمان پێوە کە دواتر لە پشت ئەو گروپەوە دێن کارەکە ئەنجام بدەین. ئەو کۆمەڵە گەنجە زۆر جار هەڵمەتی ئەوە کراوە کە کاتێک زاندرایە شار خاوین نییە، هەڵمەتی خاوینکردنەوەی شەخام و کۆڵانەکانمان کردووە ساڵی ڕابردوو بە هۆکاری ئەو قەیرانە ئەو کۆمپانیایی کە بەرپرسە لە خاوینکردنەوەی شار کارەکانی بۆ ماوەی چەند مانگ ڕاگرت. ئەوە بۆ هۆکاری ئەوەی کە ڕواندز دووچاری خڕبوونەوە و بابرین کەڵەکەبوونی زۆری زبر و خاشاک بوو. ئێمە ئەو کۆمەڵە گەنجە بۆ ماوەی 2 هەفتە بە بەردەوام بە شەو ڕۆژ هەڵمەتی خاوێنکردنەوەمان دەست پێ کرد، توانیمان بە هاوکاری زۆربەی زۆری خەڵکی ڕواندز تەواوی ئەوەکان شار خاوین بکەینەوە. دیارە دافعی یاخود هۆکاری ئەو کارەی ماوەیە ناکرێ ئێمە چاوەڕوان بین تا چاوەڕوان بین شار بەبن زبر و خاشاک و نەخۆشی دەکەوی ئێمە ڕابۆسین چێوەڵا قەیران هەیە. وەکو باسم کرد، ینی لە هەر کاتێکدا پێویست بیت بۆ خزمەتکردن ناکرێ هیچ بربەستێک ڕامان بگریتن. ئێمە ڕناوەسین تەماش شتێ بکەین تا ڕواندز بەبن زبر دەکەوی تا کۆمپانیا دەست بە کارەکانی بۆ بڕیارماندا هەڵبوسین ئامادەکاریمان کرد بۆ ئەو حملەیە. دیارە خەڵکیش زۆر هاوکاری کردین، بەشێک لە خاوەن مەکاینەکان لە شۆفەڵ و لە خلابەکان هاتن و ئەو کۆمەڵە گەنجە شەخام بە شەخام کۆڵان بە کۆڵان ئەو زبرانەمان خردەکردەوە و دەمان خستە ناو سیارە بار هەرگرەکان و فڕێمان دەدا. خەڵک بە گشتی هاوکار بوون و دەتوانم بڵێم بە ژمارەیەشی یەکجار زۆر خەڵک هاوکار بوون لە تەواوی ڕواندزمان و دەوروبەریشی بە دەوروبەریشی دەتوانم بڵێم لە ماوەی 2 هەفتەدا پاک کردەوە. ئەوان ڕۆژانە چەندین کاری قورس ئەنجام دەدەن و چەندین ئەرکی زەحمەت ڕادەپەڕێنن بە شێوەیەکی خۆبەخشانە. یەکێک لەو کارە خۆبەخشانەی دەیکەن گۆڕ لێدان یان گۆڕ هەڵکەندنە با خۆڕایی و بێبەرامبەر. ئەم کارەش لە پای ئەو خزمەتە دێت کە ماوەی زیاتر لە 20 ساڵ دەبێت. چەند کەسێک لەم کۆمەڵەیە لە ئەستۆیان گرتووە وا بە خۆڕایی ئەنجامیەدەن. ئەم گۆڕستانە نمونەیەکی بچووکە لە کاری خۆبەخشی ئەو خۆبەخشانە کە تەواوی گۆڕستانەکە شوێن پەنجەی ئەو مرۆڤە ماندوو نەناسانەی پێوە دیارە لە خزمەتکردن بەو کەسانەی هانایان بۆ دەبن.
یەکێشتر لە چاڵەچەکانی ئەو کۆمەڵە گەنجە چەند کەسێکمان هەیە لەوانە هجووم مامەلیاس، کاک ئیسماعیل، کاک ئەندرێن، کاک سەباح، کاک یونس و توانم برم کۆمەڵەش کەش بەداخەوەرە ناوی ئەو چەند کەسانم بەبیرە ئەوانە و بە تایبەتی زۆر بە تایبەتی کاک هجووم، کاک ئیسماعیل، کاک ئەندرێن ئەوانە بە بەردەوام خۆبەخشانە لە هەر کات و ساتێک زۆر جار نیوەی شەو دووی شەو بێ گوێدانە کات و ساتەکان یعنی لە هەر کاتێکدا کەسێک بمریتن تەلەفۆنیان بۆ دەکرێت و ئەوانە دەچن قەبرەکە ئامادە دەکەن و تەواوی ئەوەی کە پێویستە بۆ ناشتنی مردیەک ئەنجامی دەدەن ئەوەش بە خۆبەخشی دەیکەن ینی ئەوە یەکێک لە کارە جوانەکانی. ئەوان نازانن شەو ڕۆژ و ماندووبوون چییە بۆ بەهاناوە چوونی ئەو کەسانەی کە لە هەر ئان و ساتێکدا بێت داوای هاوکاریان لێ دەکەن. ئەوان وەک سەربازیون لەم سنوورە خزمەتیان بە مرۆڤایەتی و ژینگەی ئەم ناوچەیە کردووە. کاری ئەو برادرانە کاتێک دەچن قەبر لێدەن زۆر جارە من ناگام لێ بووە یاخود زانیتم ئەوانە لەناو بابرین کارش شخصی خۆیان هەبووە یاخود بە ئیشەشی شخصی خۆ کە تەلەفۆنیان بۆهاتیە هەمووش لە شخصەکانی خۆیان وەلانێن بە پیر ئەو ئیشەی واچن ئەو ئیشەش ئیشەیەکی قورسە ینی زۆر جار زیاد لە سعاتێک پێی دەچیتن جا بە پێی خاکەکە دەگۆڕێتن بۆیە ئەرچیوانە ئەرکەچی یەکجار سەختە و ئیشێکی زۆر پیرۆزە و زۆر جار بە سیارەی خۆیان بە کەلوپەلی خۆیان دەستنە گوندەکانی دەوروباریان زۆر جار دەرەوەی ڕوانزیی تەلەفۆنیان بۆکرێت لە دوورەوە بۆیە تەواوی خەڵکی ڕواندز پێزانین و ڕێزی زۆر تایبەتیان بۆ ماندیبوونی ئەوانە هەیە. من وەک خۆبەخشی شاری ڕواندز لە خزمەت ئەوە خەلکی خۆم بدامە لە تقریبا ساڵی هەشتاوە ئەمە قەبری لێدەم بە کۆمپلێکسی خۆم بە ئاشیای خۆم بێ پار و بێ مقابل و بێ هیچ شەو بێ ڕۆژ بێ هەر وەختەیە بی گەرمابی سەرمابی بەدستانبی بە هاوینبی زۆر بە زەحمەتە بە هاوینێ زۆر زەحمەتە بەدستانیش هەر زەحمەتە بەس ئێمە من وەک خۆم سعات 12 شەوێبی یەک شەوێبی دوو شەوێبی لە خزمەت خەلکی خۆم دەمە ئەو قەبستانەش ئەیبینی لە خەڵێ دەگەدا بوویمە مەجموعە گەنجێکی لەو شارێ خۆبەخشانە ئەجا هەر سات و کاتێک بیتن هەر دێمێک بی بارانبی بەفربی گەرمابی سەرمابی هەتا دەستمان لە ناو ئیشەکانی خۆش دابیتن بەس تەلەفۆنمان لۆ بکەن ئەمە ئەچین وەک خۆبەخشێک لەگە ئەمە دووسێ برادەریت کەن لە گەرماندایە وەلعاسەرەتا ئێستا هیچ بەرامبەر هیچ مقابلێکن دەگە کەس ئەوە نەکردێت چمان لێوە نەگرنیە و سوپاسی ئەو کەسانە شەکەن کە هەیە وەکو مساعدەیان کردینە لۆ قەبستانێ جا بە تەورە بە بێرە بە مۆلیدەیە ئەوە کردیتیان تێگەیشتیە ئەمەش هەموو ڕۆژێ ئێستا ئەو شۆ یەکەکەم ڕێخوا کرد بەیانیش یەکەکەم ڕێخواکە لەو قەبستانە ئێرکوانە شاریانە هەتا لۆ دەور پشتەکەش بی تەلەفۆنی بکەن ئەماچی نەک بەس شاری ناو شاری ڕوانزێ بەشداری هەموو قەبر لێدانێکمان کردووە لێرەنا گۆرست لە گۆرستان لێرەبی لە گوندەکان هەرجێکم بەشداریەکەی هەرچیمە قەبر لێدانە و خزمەتکردنی و شاریە من وەکو گەنجێکی خۆبەخش لە شاری ڕواندز ساڵانێکی زووە خەریکی جەنازەشنەوە قەبری لێدانین بۆ خزمەتکردنی دینی ئیسلام شاری ڕواندز ئەو کەسانێک کە لە دەوری پشتمانن حەزم لێیە هیوا و ئاواتم بوو کە خزمەت بکەم بە شارەکەی خۆم. ئەم سەربازەونانە کەسانێک کە بێکەس و داماون لە ئامێزیان دەگرن ئەوانەی لەسەر شەقام و خانووە کەلاوەکان ژیان بەسەر دەبەن و خاوەنی پێداویستی تایبەتن و هاوکات لە ڕووی جەستە و عەقڵەوە گرفتیان هەیە.
یەکێک لە کارەکانی ئەو کۆمەڵە گەنجە خۆبەخشەی شاری ڕواندز ئەوەیە مەسەرەن بۆ نمونە یارمەتی خەڵکانێکە دەکەین کە نەخۆشی دەرونیان هەیە پێیان دەڵێن شێت یا بێ کەسێن بێ سەرپەرشتیارن بەوەی زۆر جار نەخۆشن هەوڵە دەین چارەسەریان بکەین بۆ نمونە کەسێکمان هەیە بە ناوی مستەفا ناسراو بۆ وەرداش کە یەکێکە لە ڕەمزە جوان و خۆشەویستەکانی شاری ڕواندز ئەو ئینسانە خاوەنی چەند خاصڵەتێکی زۆر جوان و تایبەتە ئینسانێکە بەڕەغمی نەخۆشیەکەی یاخود ئەوەی کە پێی دەڵێنشێت بەڵام ئینسانێکی ژینگە دۆست و هەمیشە بەردەوام خەریکی خاوێنکردنەوەی کوچە و کۆڵان و شەقامەکانی شارە بەردەوام ئەو پیاوە یەکێکە لەوانەی کە دەستی هەیە لە جوانکردنی ژینگەی ڕواندز بۆ نمونە دارەکان ئاوەدا زۆر جاریش یارمەتی بەخۆی یارمەتی خەڵکێشکە ئەدا کە خاوەن پێداویستیە جا نمونەی یەکێک لەوانەیە کە ئێمە ئەو کۆمەڵە گەنجە خزمەتیان دەکەین مستەفایە وەرداش بۆ نمونە جار بووە نەخۆش بووە بردومانە عملیاتن کردیە عیلاجمان لە وەرگرتیە جار هەبووە مەسەلەن بە بەردەوام مانجی جارێک دەیشۆین جلوبەرگەکانی دەگۆڕین جێگا و ڕێگای نووسن و ئەوانەی خاوێن دەکەینەوە سەر و ڕیش وانەی دەتراشین خەڵکی تریش هەبووە بۆ نمونەوە یەکێک لە کارەکانە کە ئەو کۆمەڵە گەنجە پێی هەڵدەستیتن. یەکێک لەو کەسانەی کە هاوکاری کراون مام وەرداشە. مام وەرداش خاوەن پێداویستی تایبەتە و لە ڕووی تەندروستیەوە بارودۆخی باش نییە و کێشەی دەرونی هەیە و زۆر ئاگداری خۆی نییە و ناتوانێت بیر لەوە بکاتەوە کە خۆی بشوات یان لە ڕووی تەندروستیەوە خۆی بپارێزێ یان پاک و خاوێنی خۆی ڕابگرێ. بۆیە ئەو خۆبەخشانە ڕۆژانە و هەفتانە بۆ مام وەرداش و ئەوانەی وەک ئەم پیاوەن دەیان بن بۆ سەرتاشین و سەرشوشتن و پاکردنەوەی نینۆک و سەر و ڕیش و بەرگوجلەکانیشان دەگۆڕن. ئامانج لە کارەکانی ئێمە تەنها و تەنها خزمەتکردنە بە وڵاتی خۆمان بە شاری خۆمان. ئامانج خزمەتکردنە بۆ پرەنسی و مەبادیئی کە بڕوامان پێ لە ڕوانگەی ئینسانیەکە. دیارە ناکرێ ئینسان لە ژیانیدا هەمیشە کارەکانی یاخود چاڵاچی و ئیشە باشەکانی بە بەرامبەربی زۆر جار ئەکرێ ئێمە لە پێناو وڵاتی خۆمان هەرۆک و باسم کرد لە پێناو ژینگەیەکی جوانتێ لە پێناو بەرزڕاگرتنی شاری خۆت هەمومان هاوکار و تەبابین بەبێەوەی چاوەڕوانی پاداشمان هەبی. دوجار ئەو شارە ئەو خاکە خاچی مێ وڵاتی مێ دوجار ئەو کەسەی کە تۆ یارمەتی ئەدەی ئەو کەسێک خزم و دۆست و هاوشاری و ئینسانێکە وەکو تو. بۆیە تەنها ئەو ئامانجی مرۆڤ دۆستی و نیشتیمان پەروەری ئێمەی کۆ کردیتەوە. مام وەرداش پێیەوە دیارە دوای پاکردنەوە و سەرتاشین و شوشتن و جلگۆڕین هەست بە ئاسوودەی و خۆشی دەکا بەوەی کە جەستەی پاک بووەتەوە و جلی تازەی پۆشیوە. ئەو مرۆڤە دابڕاوانە لە کۆمەڵگا لەلایەن ئەو سەربازە و نانەوە لە ئامێز دەگیرن و خزمەتیان دەکرێ. ئەو دۆست و دوژمنی خۆی ناناسێ بۆیە زۆرجار ڕۆبەڕووی ئەو خۆبەخشانە دەبێتەوە و بێزاری دەردەبڕێ بەڵام ئەوان بە دڵێکی گەورە و گیانێکی مرۆڤ دۆستانەوە لە خزمەتکردنی بەردەوام دەبن. ئەمە ئاماشە بۆش بدەم لە پشت ئەو کۆمەڵەشەوە زۆر جار خەڵکێکی تر هەیە هەنی بە بەردەوام یەکێک لە تایبەتمەندیەکانی شاری ڕواندز ئەوەیە کە خەڵکەکەی ئەتوانم برێن بە شێوەیەکی گشتی
ئامادەن لەو کاری خێرخوازی ینی ئەوە نییە هەموو کارە باش و مرۆڤ دۆست و خێرخوازیەکان لە بەشێک لە ڕواندزیان لە گروپەکەی مەکوور بکرێتەوە نەخێر بەڵکو یەکێک لە خاصلەتە جوانەکانی ئەو شارە دانیشتوانی ئەو شارەوەیە کە هەمویان زۆربیان نەتوانم بڵێم هاوکار و ئەوەنە ینی زۆر نمونە هەیە کاتێک گروپەکەیمە دەستی داوەتە کارێکی خێرخوازی و ئینسانی دەیان و سەدان کەس لە هاوشاریانی خۆمان هاوکار بووینە لە پێش ئێمە بووینە. جیالارکی فەرمیان ئەرکێکی تری نیشتیمانی و مرۆڤ دۆستیان لە ئەستۆگرتووە بە هاوکاریکردنی خەڵک و خزمەتکردن بە شارەکەیان ئەم کارش خۆبەخشانێ و بێ بەرامبەر ئەنجامی دەدەن. ئەو کۆمەڵە گەنجەش هیچ ڕێکخراوێکی منەظەم یاخود ئەوە ئەمەی کۆ نەکردەوە بەڵکو ئەوەی ئەمەی کۆ کردەوە خۆشەویستی وڵات و شار و ئینسانیەتە ینی هەمومان هاوکار و یارمەتی دەرین بۆی بتوانین جێپەنجەمان هەبی لە خزمەتکردنی شار و وڵاتی خۆمان و ئەو خەڵکانەی کە پێویستیان بە یارمەتیدان و هاوکاریکردنی ئەوانی تر هەیە دیارەوەش بچووکترین ئەرک و خزمەتە کە ئێمە ئەیکەین. سەبارەت بە ژینگە پارێزی هەوڵماندایە بتوانین لەو شوێنانەی لە باخچە گشتیەکان لە شەقامە سەرەکیەکان بتوانین نەمان بچینین و خزمەتیشیان بکرێ بتوانین تا بتوانین زیاتر سەوزایی زیاد بکەین لە شار و لە داهاتووەکی نزیکیشدا لە بەرنامەماندایە بەڕاستی بەنیازی ئەوەم کە نەمامگەیەک دابنین تێیدا ئەو نەمامانە نەمام پێ بگەینین بۆ ساڵی داهاتوو تا بتوانین لە وەرزەکانی چاندن بە تایبەتی لە بەهاران سەرەتای بەهار بتوانین ڕێژەیەکی زۆر لە نەمام بچینین بۆ شەقامە گشتەکان بۆ باخچەکان. ئەو مرۆڤ دڵسۆزانە خەڵکی قەزای ڕەواندوزن و دانیشتووی ئەم ناوچێن بەشێکی زۆریان خێزاندارن سەرەڕای بەرپرسێرەتی خێزانەکانیان و ئەرکی ڕۆژانەی خۆشیان ئەوانە ئەرکی خزمەتکردنی شارەکەشیان لە ئەستۆگرتووە. پێشمەرگەمە کاری خۆبەخشی دەکەم کە لەو شارەیدا هەر ئیشێکی هەبێ هەر کەم و کورتێکی هەبێ قبل لێدان بی نەمامچاندن بی خزمەتی ئەم شاراکەین لە هەموو ڕۆیەکەوە وەکو خۆبەخشیش لە شاری ڕەواندوز کارەکەین کارکردنیشمان ئەوەیە یەکەم شێت قەبر لێدان دووەم شێت جەنازە شوشتن سێم شێت دار ئاودان دارچاندن شێت شوشتن هەر ئیشێکی هەبی لەم شارە بەبێ بەرامبەر کۆمەڵە برادەرێکین ئەم کۆمەڵە برادرانە بەڕاستی جێگای فەخر و شانازی ئەو شارانە و زائیدەن بێ بەرامبەریش ئیشەکەین و ئەوانەی لەگەڵیشمانن هەر هەمویان هەیە پێشمەرگەیە هەیە مەسەلەن کاسبە هەیە مەسەلەن خۆبەخشانە دێ مهم ئەوەیە کە خۆبەخشانە دێ لەگەڵمان ئیشەکە بەبێ ئەوەی داوای هیچ شتێک لە هیچ کەسە چیش بکەین. سەرباری هەموو ئەمانە وەک ئەرکێکی نیشتیمانی مرۆڤایەتی مانگانە چەندین کەس لەم گەنجە خۆبەخشانە بەشدار دەبن لە هەڵمەتەکانی خوێن بەخشین بۆ توشبوانی تالاسیما و ئەو کەسانەی پێویستیان بە خوێنە. دیارە هەموو ئیشێک زەحمەت و بابرەی ناخۆشی خۆی هەیە ئەو ئیشانە ئێمەش ئەیکەین ئێمە کەمتر هەز بە ناڕەحەتی و زەحمەتەکەین چونکە بە حەزەوە و بە بڕواوە ئەوشان دەکەین بەڵام بە دڵنیایی هەموو ئیشێک کە دەیکەی ئاستەنگ و زەحمەتی خۆی هەیە زۆر جار لە کاتێک کە دەتەوێت یارمەتی ئەو کەسانە بدەیت کە خاوەن پێداویستین یاخود شێتن زۆر جار
ئەوانە یان دەتەوێت یارمەتی کەسێکی نەخۆش بدەی هەموو ئەوانە ڕوبەڕووی ئاستەنگ و کێشابیەوە بەڵام ئەوەی کە دوجار ئێمە تێیدا سەرکەوتووە بین یاخود ماندوو نابین لە ویشەی ئەوەیە کە بڕوامان وایە ویشە خزمەت بە خزمەتێکی ئینسانیە بۆیە بەردەوامین و هەست بە زەحمەتەکەی ناکەین. دیارە کۆمەڵە گەنجێک لە شاری ڕەواندوس بەو کارە هەرستن ناکەی ناوی هەموو خەڵکەکەی بدەین. زۆربەی جاران بەبێ بەرامبەر ئەو شاریان خاوێن کردیتەوە ئێمە لێرەوە دەستخۆشیان لێکەین و مەجموعە گەنجێکیش هەنا بەڕاستی ممچینە هەتا 20 سار 30 سار ئەبیت ئەوە بەس قبری لە ڕوانزلێدەن بەبێ بەرامبەر بەس ئەتو جێگایەکەی بۆ دیارکە ئەو خەڵکانە دیارن معروفن لە ڕوانزێ چێنە بەڕاستی قبری بەبێ بەرامبەر لێ ئەدەن و خەڵکەکیش هەیە مەیتی ئەشوات ئەوەش هەر بەبێ ئەوەی کە هیچ شتێکی وەربگریت خەڵکەکیش هەیە شێت و فەقیر و ئەوانیت کە ئەشوات و بەرجیشیان ئەکات بێژگەلەوەی خەڵکەک هەیە کۆمەچیان لۆ خڕکات و هەم بەخۆی لە خۆیدا کۆمەچی ئەو خەڵکەی ئەکات و هەم بەخۆشی لۆ خڕکاتەوە ئەوە جێگای خۆش عالیە و شانازیە بۆ خەڵکی شاری ڕەواندوس زۆر دەستخۆشیان لێ یەکەم کە خزمەتی ئەو شارەی ئەکەن بە تایبەتی کاکسەیدێ من بەڕاستی لەگەڵ برادرانە کاکوجوومەوەوانە لە هەموو بۆنەکان ئەگەر لەسەر قەبرانە ئەگەر لە یارمەتیدانی ئەو خەڵکی بێدەرامەت و شێت و کەم عاقل و ئەوانە بەڕاستی شتی چاکە یعنی ئەوە ئێمە دەستخۆشیان لێ ئەەکەین چاویان ماچەکەین یاڕەبی ئەمسالیان زیاد بی گەنجەکانی ئێرە یارمەتی فەقیران دەدەن یارمەتیان نەگەوی وەزعی خراپە عەقلیان نەک خەفیفە دائم ینی خزمەتیان دەکەن جوان خاوێنان دەکەن بەبێ هەموو شتێکی بەبێ مقابل. ئەو کارەی ئەو بەڕێزانە ئەو کۆمەڵە گەنجە خۆبەخشە لە قەزای ڕەواندز ئەنجامی دەدەن جیا لەوەی کە ئەرکێکی ئینسانی گەورە جێبەجێکەن لە هەمان کاتدا ئەرکەکی ئاینیشە ئەرکەکی نیشتیمانیە لەسەر هەمومان پێویستە ئەو ئەرکە جێبەجێ بکەین بەڵام ئەو کۆمەڵە گەنجە زیاد لەوەی کە شانی خۆیان دایتە بەر ئەو کارە نیشتیمانیە بێگومان زۆر زار ئێمە کاتێک کە لەگەڵ ئەو بەڕێزانە گفتوگۆمان کردووە ئومێد بەخشن ئەو گەنجانە بەڕاستی بۆ ئێمە و بۆ داهاتووی کوردستانمان هەتاوەکو ئەو کۆمەڵە گەنجە هەبیت ئەو کۆمەڵە گەنجە خۆبەخشانە لە قەزاکەمان هەبیت ئومێدی گەورەمان لەسەر هەڵسنیون پێمان وایە کە کوردستان بە هەبوونی ئەو کۆمەڵە گەنجە و بەرەو ئایندێکی زۆر گەشت بەرەو داهاتوێکی گەشت دەڕواتن چووکە بەڕاستی کە تۆ لە دنیای جەنجاڵی ئەمڕۆ لە دنیای پڕقەیرە ناوی ئەمڕۆ ئەم کۆمەڵە گەنجە ئەبینی دواتر هەستەکەی کە هێشتا ئومێدێک ماوە کە وڵاتمان بەرەو ئاقارێک بڕوات کە ئێمە هەمومان هەوڵی بۆ دەدەین. ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 بۆ ئەو کۆمەڵە گەنجە خۆبەخشەی قەزای ڕەواندز کە هەر یەکەیان لەو بەڕێزانە سەربازێکی ونە لە قەزاکەمان و بە چەندین گەنجی تریش لە شارەکەمان کە نەیانتوانیوە لەبەر هۆکاری تایبەتی خۆیان بەشداری ئەو بەرنامەیە بکەن ئەمڕۆ ئێمە بە نوێنەرایەتی بەڕێز قایمقامی قەزای ڕەواندز و سەرۆکایەتی شارەوانی ڕەواندز ئەم خەڵاتە دەبەخشینە ئەم گەنجە خۆبەخشانە هیوادارین بەردەوام بن و کاری زیاتر و باشتر و جوانتر لە شارەکەمان ئەنجام بدەن. پیرۆزە.